هەر هاتە خوارێ خواردنێک دروستکا بۆ خۆی شتێک دروستکە مناڵەکانی نەماڵەوە نەبوو ئیتر چرخی لێدا لەگە چرخی لێدا و تەقی ئەمە بچکۆلانەیە غاز پنگەیا بوو هیچ دەرگاش نەکرابووە کە لەگە چرخی لیا بوو تەقی. کاتژمێر 70 خولەشی بەیانی ئەمڕۆ بەهۆی تەقینی بتڵێکی غازەوە ئەم ماڵە بەم شێوەی بەسەر هاتووە و پێوێکی بریندار بووە. لێرە کە تیمەکانی بەڵگە و تاوان و ئاسایش و ئەوانی لێبوون تاوەکو لێکۆڵین لەسەر بابەتە بکەن. مامەجا سڵاوی لێبێ چی ڕوویە لێرە؟ والله بەیانی زوو هاتم سعات تقریبا حوت و شتێک بوو هاتم ئیسراحەت کەم لێرە لە ماڵی خوشکم تقریبا 20 دقیقە 25 دقیقە گرمەی لێوە هات وەکو وا بێ غاز تەقی بوو. ئیتر هاتی لێرە تەماشامان کرد لەخوا بەزابێ پیاوەکەمە ئالێرە دەرهێنا لەژێر ئەو مێزا بوو لەژێرە و مێزا بوو لە ژوورۆ دەرمان هێنا ئالێرە دامانە. وەزعی چۆن بوو؟ وەڵاهی بەس دەموچاویستا بوو دەنگەکە زۆر بوو زۆر بوو زۆر وایە زانێت تەقینەوە یا تەقیەکە نە ئەمە غاز بوو تەقی لە ژوورۆ هەر هاتە خوارێ خواردنێک دروستکا بۆ خۆی شتێک دروستکە مناڵەکانی نەماڵەوە نەبوو ئیتر چرخی لێدا لەگە چرخی لێدا و تەقی ئەمە بچکۆلانەیە غاز پنگەیا بوو هیچ دەرگاش نەکرابووە کە لەگە چرخی لیا بوو تەقی. دەستەکانە خۆش بێ بەڵێ ئەوەی کەیبینن ئەمە دیمەنەکانی ناوەیەکە هاوکارم وێنەکان بجێزێتەوە بەیانی ئەمڕۆ بەهۆی لێچوونی غازەوە مەخسەڵ لەگەڵ ئارام عەلی وتەبێژی بەگی شارستانیەکەوتی بەهۆی لێچوونی غازەوە بۆ هاوڵاتیەک بریندارە کە لە ئێستادا ماڵەکە بە تەواوەتی تێک چووە کە وەک باسەکرێت کابرایەک بۆ تەمەنی هەبووە لێرە بووە بە برینداری لێرە ئەمە پاشماوەی ئەو خانووەیە ئەو دار و پەردوانەیە وەک لە کامێرەی چاودێریشا دەرکەوتووە کە بەهێزێکی زۆر ئەم ئەیەرە دەرگایەک بووە ئەم شوێنە دەرگایەک بووە کە ئەلێرەیە دەرگاکەی فڕیاوەتە دەرەوە ئەمەش دیواری ئەو ماڵەیە کە کەوتۆتە ئێرە بەزۆی کە باز ئەکرێت کە ئەم هاوڵاتیە بە تەنیا لە ماڵەوە بۆیە کە ئەوەی کە هەبووە زیان بەرخانەوەکە کەوتووە بەڵام ئەوەی تریان تەنها ئەو پیاوە بریندار بۆکۆ هاوڵاتیە باسیوتی لە ژێر و مێزەیە لەویە دۆزراوەتەوە ئەمە پاشماوەی ئەو خانووەیە کە نهۆمی سەرەوەش بە هەمان شێوە زیانی بەرکەوتۆ لێرە ئەمە دەرگای ماڵەکەیە کە هاتوۆتە بەری ئەم بەرەوە کە لەو بەرەوە کە فڕیاوە هاتوۆتە ئێرە زیان بەرە ماڵەش کەوتووە پەنجەرە و شتیان شکاوە بەڵام ئەوەی کە هەبووە ئەمە سەرجەمە و زانیاریان لەبارەی ئەو ڕووداوی بەیانی ئەمڕۆی گەڕەشی ئاوبارە کە بەهۆی لێچوونی غازەوە بتڵێکی غاز تەقیوەتەوە و کەسێک بریندار بووە لەم ماڵەدا.